ئەمڕۆ شەشەمین ڕۆژە گەنجانی وڵات پارێزی کوردستان ڕێکەوانێکی درێژ مەودایان دەستپێ کردووە. ئێمە هەروەک چۆن وەکو بەڕێوەبەراتی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان لە ڕۆژی یەکەمەوە پشتگیری و پشتیوانی خۆمان بۆ گەنجانی وڵات پارێزی کوردستان دەربڕیوە، ئەم ڕۆژ کە ڕۆژی شەشەمە لەگەڵیان داین بۆ ئەوەی کە لە ڕۆژی شەشەمی ڕێپەوانەکە بگەینە شوێنی مەبەست کە شاری هەولێرە. هەلبەتە ئەم چالاکیە بە مەبەستی شەرمەزارکردنی هەژدەهەمین ساڵ ڕۆژی فیلانگێڕی نێودەوڵەتی لەسەر ڕێبەر ئۆژەلان بەڕێوە ئەچێ. لەو چوارچێوەیەدا بانگەوازیمان بۆ تەواوی لایەنە سیاسیەکان و تەواوی گەنجانی باشووری کوردستان بە تایبەتی هەولێر هەیە کە پێشوازی لە گەنجان بکەن و جارێکی تر ئەڵێن کە ئیدی پیلانگێڕی بە ڕۆحی ئەو گەنجانە، بە ڕۆحی گەنجانی هەر چوار پارچەی کوردستان کە ئەمڕۆ لەسەر پێن، بە ڕۆحی نەتەوەی گەلی کورد پوچەڵ کراوەتەوە و پوچەڵەکرێتەوە و گەلی کورد سەردەکەی ڕێبەر ئۆژەلانیش ئازاد دەبێت. بێگومان ئێمە سەرەتام ڕۆژە شەرمەزارەکەین، ڕۆژی پیلانگێڕی نێودەوڵەتی دژی ڕێبەری گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆژەلان بەتوندی شەرمەزارەکەین. ئێمە وەکو بەشێک لە تێکۆشانی خۆمان، بەشێکی ئەساسی لە تێکۆشانی خۆمان، تێکۆشان بۆ ئازادی ڕێبەرا بۆ بە ئەساس دەبینین و ئەنجامی دەدەین. بێگومان ڕێبەرا بۆ لە پێناو دۆزی ڕەوای گەلی کورد، تەواوی گەلی کووردا کەوتۆتە زیندان، بۆ ئازادی گەلی کورد پەیوەندی بە ئازادی ڕێبەراپەوە هەیە. ئێمە شەکو تەفگەرێکی ئازادی لە باشووری کوردستانە هەمیشە تێکۆشان بۆ ڕێبەری گەلی کوڕ عەبدوڵڵا ئۆژەلان بە ئەساس دەبینەوە لەو پێناوان تێکۆشانەکەین. هەر بۆیە ئەمڕۆ بەشداری ڕێپێوانی گەنجان بووین. گەنجان 5 ڕۆژ ڕێپێوان ئەنجام دەدەن لە پێناو ئازادی ڕێبەرەکەیان. ئێمەش لە سەرەتاوە بەشداری ڕێپێوانەکە بووین و ئەم ڕۆژ وەکو دوای ڕۆژی ڕێپێوانەکە هەتاوەکو شاری هەولێر بەنیازین بەشداری ڕێپێوانەکەین بە هیوای ڕێپێوانەکە سەرکەوتوو بێ و بگاتە ئامانج و لە زووترین کاتە ڕێبەری گەلی کوڕ عەبدوڵڵا ئۆژەلان ئازاد بێ. سڵاو ئەنێرین بۆ تەواوی ئەو چالاکیانی لە ئەوروپا و لە تەواوی دنیا بۆ ئازادی ڕێبەر ئۆژەلان ئەنجام